بەڵێ بەرداوام دەبێت دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان کۆسار. کەرکووکیەکان هەمیشە دەڵێن کەرکووک و یەکێتی دوانێکی لێکدانە بڕاون. هۆکاری ئەم دەستەواژەیە مێژووی خزمەتکردنی چەند ساڵەیەکێتی نیشتیمانی کوردستانە کە کەرکووکیەکان هەمیشە بەو جۆرە دەڕوان کە کەرکووک و یەکێتی نیشتیمانی کوردستان دوانێکی لێکدانە بڕاون. تاکە حزب بووە کە داکۆکاری کەرکووک بووە هەمیشە دیفاعی لە کەرکووک کردووە هەرگیز لە خۆشی و ناخۆشیدا جێی نێشتەوە. ئەو بەرنامە تۆکمەی کە ڕەوان شاد سەرۆک مەمجەلال بۆی جێهێشتووە لەگەڵ هەر گۆڕانکاریەکی بارودۆخ و گۆڕانی زروف و زەمەنتا بەڵامێکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە کاری لەسەر گرنگیدان بە پێکاتەکانی کەرکووک کردو بە بێت جیاوازی هەوڵی داوە ئەو پێکاتانەی کە لە کەرکووکدان هەمویان یەک بخات بابێ جیاوازی کردن. بەڵێ اینجا ئێمە ئەمڕۆ باز لە گرنگی پێکاتەکانەکەین لە شاری کەرکووک ئێستا لەگەڵ هاوکارمان کە کاروان لە کفریەوە باسمان لە پێکاتەکان کردەوانی کە غەیرە کوردن کە چۆن یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام هاوکار و پشتیوانیان بۆ داواکاریەکانیان بۆ مافەکانیان بۆ ئەو مافانەی کە هەیەە. جا لە کەرکووک ڕەنگە بابەتەکە جیاوازتر بێ وەکو ساناش باسی کردیانی لە کەرکووک هەم شارێکی گەورەترە هەم پێکاتەی زیاتری تایە ئەمە هەم ئاینی زیاتریشی تایە ینی بەنمونە ئەمە سونیتیە شیعیتیە مەسیحیتیە کلدانی تایە ئەگەر باسی نەتەوەکان بکەین کوردیتیایە عەرەبیتیە تورکمانیتیایە باشێکی کەمیش ئازەریتیە ینی ئەمە بۆتەوەی کە شارێکە کە بەردەوام ئەتوانین بڵین جیاوازیەکی زۆری هەیە لەگەڵ شارەکانی تری هەم هەرێمی کوردستان و هەم عێراقی سانان جا بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان بزانین چۆن توانیوێتی بەردەوامی بەم خزمەتە بات و چۆن توانیوێتی دڵی پێکاتەکان ڕابگرێت و چۆن توانیوێتی پشتیوانی و پشتگیری لە پێکاتە جیاوازەکان بکات لە شاری کەرکووک. جا بۆ قسە و گفتوگوی زیاتر لەسەر ئەم بابەتە ئێمە میوانداری حەسیب عەبدوڵڵا لە پشتایی بۆردی پێکاتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە لە کەرکووک کە ڕاستەوخۆ ئەم بەیانێ لە کەرکووکەوە لەگەڵمانە خاتو حەسیبە بەیانیت باش سڵاوت لێبێ هیوادارم زۆر باش بیت لەگەڵ کاروان پامنێرمان لە کفری باسمان لە پێکاتەکان کرد باسمان لە گرنگی پێکاتەکان کرد کە شارێکی بچووکە لە چاو کەرکووکە. ئەگەر ئێمە بین ئەمە پێکیەوە ببەستین و ینی ڕەبتی بکەینەوە بەیەکەوە پێکاتەکان تا چەند گرنگن کە یەکێتی نیشتیمانی کوردستان پشتیوان و پشگیریان بکات و گرنگیەکەشی بۆچی ئەگەڕێتەوە جەنابەت لە پسراوی ینی بەشێکی گرنگی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ئەویش بڵین لەپسراوی پێکاتەکانیت ئەمە تا چەند گرنگە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت بەردەوام پشتیوان و پشگیریان بکات. سڵاو بەیانیتان باش ئێمە لە شاری کەرکووکەوەم بەیانە لەگەڵتانین سپاس بۆ گرنگیدان بە مەلەفی زۆر سپاس بۆ گرنگیدانتان بە مەلەفی پێکاتەکان دیارە مەلەفی پێکاتەکان مەلەفێکی زۆر گرنگ و هەستیارە لەبەر ئەوەی ئەتوانم بڵێم بە تایبەتی لای یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان جیاواز لە هەموو پارت و لایەنێکی سیاسی پێکاتەکانی خستۆتە ناو ئەولویەتی کارەکانی وە گرنگی تەواوی پێداون. دیارە کەرکووک شارێکی دەوڵەمەندە لە ڕووی پێکاتەوە پێکاتەی نەتەوەیی جیاوازی تایە وەکو عەرەب و تورکمان و کلد و ئاشور و کوردیش ئەوە دانیشتوانە ڕەسەنەکەیەتی و هەروەها لە ڕووی ئاینەوە ئاینی جیاواز لەم شارەبوونی هەیە و لە ڕووی مەزهەبیشەوە دیارە لە تورکمانە تورکمانی شیعە و سوننە هەیە لە عەرەبە عەرەبی شیعە و سوننە هەیە تەنانەت لە کوردیشە کوردی شیعە و سوننە هەیە ئەتوانم بڵێم عەجەمەکان یاخود فەیلیەکان ژمارەیەکی زۆریان لە کەرکووک بوونی هەیە ئەوانیش دیسە لە ڕووی مەزهەبەوە جیاوازیانێ بەدەر لەمانە کاکەیی هەیە سابیئە هەیە بەشێکی زۆر لەم پێکاتانەی کە لە کوردستان و لە عێراقەیە ئەتوانم بڵێم لە شاری کەرکووکە بوونیان هەیە. دیارە هەر لە ڕابردوو لە سەردەمی سەرۆک و ڕابەرمان سەرۆک مامجەلال گرنگی تەواو دراوە بە پێکاتەکان و سەرۆک مامجەلال سیاسەتێکی بەکارێنا و سیاسەتێکی نواندووە ئەوی سیاسەتی چەپکە گوڵەکەیە بەڵێ کەرکووک بە پێی دەیان و سەدان بەڵگە و دیکۆمنتی مێژوویی شارێکە ناسنامەکەی کوردستانیە
بەڵام شاری پێکەوە ژیانە یعنی کەرکووک بم پێکەوە ژیانەوە جوانە کە سەرۆک مامجەلال ناوی ناوە چەپکە گوڵەکە یعنی سەیری کەرکووکەکەی جیاوازە لە هەموو شار و ناوچەیەکی تر لە ڕووی پێکاتەکانەوە و ئەمەش بۆتە چۆنەڵێ ئەوەی کە هەموو لایەنێک چاویان خستۆتە سەر کەرکووک وە سەیری ئەم پێکەوە ژیانە ئەکەن کە لە نێوان پێکاتەکان هەیە دیارم پێکەوە ژیانە ئەگەڕێتەوە بۆ سەردەمانی زۆر زووتر و زۆر کۆنتر بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان توانیوێتی متمانە لە لای تاک بە تاکی پێکاتەکان دروستکە لە لای هەموو پێکاتەیەک لە پێکاتەکان دروست بکە و ئەوانیش بڕوای تەواویان بەوە هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان خەمخۆری پێکاتەکانە داکۆکی کاری ڕاستەقینەی پێکاتەکانە داکۆچی لە هەموو ماف و داخوازی و بەرژەوەندیەکانیان ئەکا ئەمە ئەتوانم بڵێم ئەوەنەی تر متمانە لە لای پێکاتەکان دروست بووە و یەکێتی نیشتیمانی کوردستان توانیویەتی براوە بێت چونکە متمانەی ئەو خەڵکەی بەدەست هێناوە بەکردەوە بەفعلی خزمەتی کردووە. باشە خات و حەسیبە ساڵانی ڕابردوو هەندێک گرفت هەبوو لە کەرکووک لە ڕێی ئیداری و بەڕێوەبردنەوە لە دوای گۆڕانی ئیجارەوە لە هەزاری کەرکووکیەکان خۆیانەوە دەڵێن ئێستا ئارامیەکی زۆر بەس لە ناو شارەکەدا هەیە باسێکمان لە بارودۆخی ئێستای کەرکووک بۆ بکە لەگەڵ بوونی ئەو هەموو پێکاتەیە لەگەڵ ئیدارەی نوێی کەرکووک و پارێزگاری نوێی کەرکووک بارودۆخی کەرکووک چۆنە تا چۆن توانیویانە سەقامگیری شارەکە ڕابگرن لەگەڵ هەموو پێکاتەکان. یارە ئەو بابەتە ئەو پرسیارە زۆر هەڵەگرێ ئێمە لە دوای ریفراندۆم و شکستی ریفراندۆم و لێکەوتەکانی ریفراندۆم و 16 ئۆکتۆبەر بارودۆخێک بەسەر کەرکووکە هات ئەویش پۆستی پارێزگاری کەرکووک لە دەست کورد دەرچوو کەسێک بە وەکالەت ئەم پۆستەی وەرگرت بەڵام چۆن کەسێک یعنی بەداخەوە ماوەی 7 ساڵ لە تەمەنی کەرکووچیەکان ئەتوانم بڵێم بە هەدەر ڕۆی ئەو 7 ساڵە ئەتوانم بڵێم یەکسان بوو بەدەیان ساڵ لەبەرەوەی لە کەرکووک هیچ خزمەتگوزاریەک نەئەبینرا نەک تەنها بۆ ئێمەی کورد تەنانەت بۆ تورکمانەکان تەنانەت بۆ عەرەبە بەشێک لە عەرەبە ڕەسەنەکانی ئەم شارە مەسیحی و کلد و ئاشور فەرامۆش خرابوون پۆستی پارێزگاری کەرکووک قۆرق کرابوو بۆ تەنها عشیرەتێک و هۆزێک تەنها خزمەتی ئەوانەکرا و خزمەتی ناوچەکانی ئەوانەکرا لەسەر حسابی ناوچە کوردنشینەکان ناوچە تورکماننشینەکان گوندەکان دەوروبەر هیچ نەوع خزمەتگوزاریەک هیچ جۆرە دامەزراندنێک ئاور لێدانەوەیەک نەبوو بۆ پێکاتەکانی تر ئەمەی لە دوای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کە هەڵبژاردن کرا و جارێکی تر پشتیوان بە جەماوەری خۆڕاگری شاری کەرکووک کە هەمویان ئەوەندە لەو بارودۆخە تووڕە و پەست بوون چوونە سەر سنووقەکانی دەنگدان و دەنگی کورد لەم شارە زۆری نەبوو و بەوەی کە کورد زۆری نەبوو کورد یەکەمی هەموو هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش بووە پۆستی پارێزگاری کەرکووک کورد وەریگرت لە ناو کوردیشە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئیستیحقاقی خۆیەتی خاوەن زۆرترین کورسیە لە پەرلەمانی عێراق و لە ئەنجومەنی پارێزگاش لەو ساوە خەڵک هەموو بووە بە ڕەقیب و بە چاودێر هەر کەسە لە ماڵەکەی خۆیەوە تەنانەت پێکاتەکان فۆکسیان خستۆتە سەر ئەوەی کە ئایا پۆستی پارێزگاری کەرکووک چی ئەکا و خزمەت بەچێکە بەڵام خۆشبەختانە لە ماوەی ساڵێک و مانگێک لە ماوەی 13 مانگی ڕابردوو بەڕێز پارێزگاری کەرکووک پاڵپشت بە سیاست و بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان توانیویەتی خزمەتکاری هەموو پێکاتەکان بێت توانیویەتی خزمەتکارێکی ڕاستەقینەی سەرجەم کەرکووچیەکان بێت دیارە ئەم پۆستە کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان شەڕی پۆستێک ئەکا داوای پۆستێکەکە هەوڵی پۆستێکەدا وەکو ئیستیحقاقی خۆی بە نەتیجە بۆ خزمەتکردنیەتی بۆ سەرجەم پێکاتەکان ئەمەی من باسیەکەم تەنها قسەی من نییە یا قسەی سەرکردەکان نییە ئێمە بەرکەوتەی ڕاستەوخۆمان لەگەڵ هەموو پێکاتەکان هەیە ڕۆژانە ئەوان سوپاس و ستایشی بەڕێز پارێزگاری کەرکووکەکان سوپاس و ستایشی بەرنامەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانەکان لەسەر و هەمووشیانەوە سەرۆک بافڵ کە چەندە گرنگی بە پێکاتەکانەداوە چەندە گرنگی بە کەرکووکەدا کەرکووکی خستۆتە ئەولەویەتی کار و خەباتی وەکو سەردەمی جەنابی سەرۆک مامجەلال
ئەمە ئەتوانم بڵێم شایەتیەکی مێژوویە و مێژوو تۆماریەکە ئەمڕۆ پێکاتەکان بە تێکڕە خۆیان بە قەرزاری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەزانن و خۆیان بە قەرزاری پارێزگاری کەرکووک ئەزانن لەبەرەوەی ئەو دەستی ئاوەدانی ئەمڕۆ لە کەرکووکە هەیە پێم وانە شاری کەرکووک لە هیچ زەمن و سەردەمانێکا بە خۆیەوە بینی بێت. حەسی بەخان لە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو لە 1930ەکانەوە کورد وەکو نەتەوە زۆرترین بووە لە پارێزگاکە هەتا ساڵی هەفتاکانیش لە دوایی بەهۆی تعریب و ئەو دەسەڵاتی یەک لە دوایەکانی کە لە حکوومەتی عێراقا هەبووە هەوڵیانەیە کە عەرەبی هاوردە بێن و لەوێ ڕێژەی کورد وەکو نەتەوە کەم بکەنەوە لەگەڵ ئەوەیە جەنابەت باست لەوە کرد کە ئێمە کوردمان هەیە شیعەیە هەمانە سوننێ عەرەبمان هەیە سوننێ عەرەبمان هەیە شیعەیە یعنی جەنابی مام جەلال کاتی خۆی لە بەڕەحمەت بێت لە ڤیددیۆیەکە باز لەواکە کاڵە کەرکوو وەکو مۆخی مێشکی ئینسان وایە جەنابەت ئەڵەی کە ئێستا پێکهاتەکان سوپاسگوزاری یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەم مێژوەش هەیە کە لە ڕابردووە لەناو ئەم کەرکووکەیە و لەناو ئەم شارەیە بوونی هەبووە ئێستا یەکێتی ئەرکی قورسترە یا ئەرکی ئاسانترە بەدڵنیاییەوە یەکێتی مادام ئەمڕۆ حکومەتی خۆجەیی کەرکووک یەکێتی پێکی یەناوە و یاخود پارێزگاری کەرکووک لە یەکێتیە و یەکێتی خۆی بە خاوەنی شارەکە زانیوە و خەڵکی کەرکووکش خۆیان بە خاوەنی یەکێتی زانیوە یعنی ئەتوانم بڵێم پەیوەندیەکی زۆر ڕۆحی هەیە لە نێوان یەکێتی و لە نێوان کەرکووچیەکانە بەڵێ کەرکووچیەکان بڕوا و متمانە و سیقەی 100%یان بە یەکێتی نیشتیمانی کوردستانە کە تەنها ئەو فریادڕەسە چ لە کەرکووک چ لە بەغدا بەدڵنیاییەوە ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەردەم بەرپرسیارەتیەکی زۆر گەورەیە و لە بەردەم هەستکردن بەو بەرپرسیارەتیە لە بەغدا یعنی کاتێک کە ئێمە ئێستا بەرەو هەنگاوەنین بەرەو هەڵبژاردنێکی گرنگ و چارەنووساز ئەویش خولی شەشەمی پەرلەمانی عێراقا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەرکەکەی قورسترە بێ چۆن لە بەغدا چۆن نوێنەرەکانمان چۆن فراکسیۆنەکەمان چۆن لە بەغدا لەگەڵ ئەم هەموو دەنگ و ڕنگ و بیر و بۆچوونە جیاوازانە بتوانێت داکۆچی لە مافی گەلەکەی بکات دیارەکە باسی ئەڵین مافی گەلەکەیەکە لە کەرکووک هەموو پێکاتەکانش ئەچێتە زمنی ئەو بەرژەوەندیە باڵایەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرژەوەندی خەڵکەکەی لە هەموو شتێ لا گرنگترە دیار ئێمە لە کەرکووک کۆمەڵێ ئەتوانم بڵێم هەنگاومان بڕیوە بەڵام کۆمەڵێ هەنگاومان بە تەواو نەکراوی ماوەتەوە یەک لەوانە جێبەجێکردنی مادەی 140 مادەی 140 مادەیەکی زیندوی دەستورە یعنی ڕاستە تا ئەمڕۆ هەموو قۆناغەکانی جێبەجێ نەکراوە ئێمە لە قۆناغی یەکەم دای بەڵام ئومێدمان ئەوەیە کە لە بەغا نوێنەرەکانمان و خودی سەرۆک بافڵ کار بۆ جێبەجێکردنی مادەی 140 بکات چونکە بە نەتیجە جێبەجێکردنی مادەی 140 تەنها خزمەت نییە بۆ کوردی کەرکووک بەڵکو بە پێچەوانەوە تورکمان شتیایە سوودمەند دەبێ وە کرد و ئاشور شتیایە سوودمەند دەبێ لەبەرەوەی ئێمە ئەتوانم بڵێم چارەنووسێکی هاوبەشمان هەیە و کۆمەڵی خاڵی هاوبەش هەیە لە نێوان پێکاتەکانی کەرکووک وەکو یەک لە زەمەنی ڕژێمی پێشوە نەتەوەی دووەم و سێەم بووینە و هاوڵاتی پلە دوو پلە سێ بووینە ئەمانە خاڵی هاوبەشە هەموو بەیەکەوە چاویان لەو ئومێدەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت ئەمە چاکە بەڵێ خات و حەسیبە یعنی ئەمەی کە باسمان کرد وەکو حکوومەتی خۆجێیی و وەکو یەکێتی کە چۆن ئەو شارە بەڕێوە بات و حکوومەتێکی خۆجێیی لێ پێکێناوە لەناو خودی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە شاری کەرکووک پێکاتەکان چۆن جێگەیان بۆتەوە و یەکێتی چۆن پێکاتەکانی لە ناو حزبەکە لە ناو ئۆرگانەکانی خۆیان جێ کردوێتەوە بۆی هەم پشتیوانی حزبیشیان هەبێ ینی ئێستا پشتیوانەیەکی حکومی خۆجێییان هەیە پێکاتەکان کە ترسیان نیە لەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئیدارەکە بەڕێوە هەبات و بێخەمن ئەی لە ناو حزبە ینی جەنابەت لێپسراوی ئەم بە شەشی ینی لە ناو حزبە چۆن یەکێتی پشتیوانی و پشگیری پێکاتەکانەکە
بەڵێ دیارە دیسانە گەڕێمەوە سەر ئەو خاڵی ئەڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان لە سۆنگەی گرنگیدانی و هەستکردن بە بەرپرسیارەتی بە پێکهاتەکان لە ساڵی 2019 لە کۆنگرەی چواری یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری دروستکردنی بۆردێکیدا ئەم بۆردە بۆ سەرجەم کوردستان و ناوچە جێناکۆکەکانە لەکوێ پێکهاتە هەبێ نوێنەرایەتی پێکهاتەکان لەناو ئەم بۆردە بوونی هەیە و بەردەوام ئاگامان لە کێشە و گرفت و پرۆژە و داواکاری و داخوازیەکانیانە و ئێمە هەوڵمان داوە بتوانین هەموو داواکاریەکانیان بگەێنینە سەرەوە و یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک پاڵپشتێکی باش بووە یعنی لە سەردەمی سەرۆک مامجەلال ئەتوانم بڵێم زۆرترین خزمەتی بە مەسیحیەکان کردووە بە کردو ئاشووریەکان ئەو تا تەنانەت لەسەر ئەرکی یەکێتی نیشتیمانی کوردستان گوندێک دروست کراوە و کەنیسەی گەورەی تایە و قوتابخانە و خوێندنگای تایە بە زمانی خۆیان بخوێنن و تەنانەت زەوی پێداون و پارەی پێداون بۆی مەسیحیەکان لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە بەشێکیان ڕەویانە کرد ئەم وڵاتیان بەجێ هێش بەڵام سەرۆک مامجەلال بە سیاسەتی حەکیمانەی خۆی ئەم بابەتەی چارەسەر کرد و هەموو مەسیحیەکانی لە شوێنێک کاکۆ کردوێتەوە و پشتیوانیان بووە و بەردەوام لەگەڵیانە دانیشتووە ئێستاش بە هەمان نەفەس بە هەمان ڕوحیەت سەرۆک بافڵ گرنگی بە پێکهاتەکانەدا و داخوازیەکانیان جێبەجێەکە دیارە من وەکو نمونە باسی پێکهاتەی ئاینی مەسیحیم کرد یاخود پێکهاتەی کرد و ئاشورم کرد بۆ هەموو پێکهاتەکانی تر سەرۆک مامجەلال داکۆچی کار بووە تەنانەت وتوێتی من محامیتانم و من داکۆچیتان لێ ئەەکەم و ئەمە لەسەر ئەرزی واقعە زۆر بەتەواوەتی ئەبینرێت. باشە خات و حەسیبە یەکێتی نیشتیمانی کوردستان بەبێ جیاوازی لە هەموو لایەنەکان هاوکاری سەرجەم پێکهاتەکانی کردووە لە خزمەتگوزاری لە هاوکاریکردنیان لەوەی کە بتوانە شوێنی نیشتەجێبوونیان بۆ دابین بکەن ئەی تا چەند یەکێتی نیشتیمانی کوردستان توانێتی پشتیوانی ئەم پێکهاتانە بکات تا بتوانن بگەنە پلە و پۆستە ئیداریەکان. دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان بەردامەکەی بەو شێوەیە کە جیاوازی ناکات لەسەر ئەساسی ڕنگ و دەنگ و نەتەوە و ئاین تەنها کەفاعەت و توانە پێوەرە بەڵێ زۆرمان هەیە لە تورکمان لە پۆستیان وەرگرتووە و لە ناو حیزب بوونەتە جێگای متمانە لە تورکمان لە مەسیحیەکان و ئەتوانم بڵێم لە عەرەبی ڕەسەنی ئەم شارە ئەو عەرەبانەی کە بڕوایان بە پێکەوە ژیان هەیە ئەو عەرەبانەی کە تەواو سیاسەتی چەپکە گوڵەکە پەیڕەوەکەن لە ناو حیزبا لە ناو ئۆرگانەکانە دەوری باڵایان هەیە و کارەکان و پشتیوانێکی باشن هەم بۆ یەکێتی هەم بۆ پێکهاتەکانی خۆیان چکە نوێنەرایەتی پێکهاتەکانی خۆیانەکەن و داکۆچی لە پێکهاتەکانی خۆیانەکەن. من ئەمەوێ بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو لە ئێستا لە ئایندەش دەبێتە چەترێک بۆ ئەوەی هەموو پێکهاتەکان لە سێبەر و سایی یەکێتیدا هەست بە ئەمان بکەن. لەسەر بابەتی ئەمان دیارە ئێمە بەڵگەی زیندومان هەیە لە ساڵانی ڕابردوو لە سەردەمی شەڕی نەگریسی داعش یەکێتی نیشتیمانی کوردستان دەیان شەهید و قوربانی لە گوندە تورکمانی شینەکاندا یعنی گوندی تورکمانی نییە خوێنی پێشمەرگەی کوردی تیانە ڕژابێ و تێکەڵ بە خاک و خۆڵەکەی نەبوو بێ یعنی ئەمە خۆی بۆ خۆی بەردەوام ئەوان باسیەکەن بەردەوام لە دیدار و لە مناسبەکانە باسیەکەن ئەڵێن ئێمە قەرزاری یەکێتین ئەگەر یەکێتی نەبوایە ئەگەر پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان نەبوایە و داکۆچی لە ئێمە نەکردایە حاڵی گوندە تورکمانی شینەکان وەکو مووسڵ و وەکو ئەمبار و وەکو سامەڕا و تکریتی لێ ئەهات بۆیە من بە نمونە باسی تورکمانەکەم تەنانەت مەسیحیەکان بەشێک لە عەرەبە ڕەسەنەکان هەمویان لە شەڕی داعشدا تەنانەت بە خودی ئەو ناوچەی کە پێی ئەوترێ حەویجە تەنانەت پێشمەرگە لەوێش خزمەتی کردووە لەوێش خەڵک هەیە بە وەفایە ئێستاش خۆی بە قەرزاری کەواتە خات و حەسی بە جاواکاریتان چییە ئەزانێ و لە بیرمان نەچێ بەشێک لە نەخۆش و پیر و باشە خات و حەسی بە چۆن داوا دەکەن فەرموو بەشێک لە خەڵکی ئەو گوندانە ئەمان بڵێ فەرموو بەشێک لە خەڵکی ئەو گوندانە ئەمان بینی لە شاشەی تیڤیەکانەوە لەسەر شان و لەسەر کۆڵی پێشمەرگە لە ئاوەکە ئەپەڕێنرانەوە لە مەترسیەکان دوورەخرانەوە لە تۆپبارانەکان دوورەخرانەوە یعنی ئەمە کارێکی ئەوەندە ئاسان نییە یعنی خەڵک ئەگەر بە دڵ و بە ڕوحیەتێک ئەمەنەکان خات و حەسیبە چ داوایەکتان هەیە لە پێکهاتەکان لە نزیکی ئەم هەڵبژاردنەیە بۆ لیستی 222
داواتان چێ لە پێکاتەکان؟ بڵێ دیارە من ئەگەڕێمەوە سەر ئەو خاڵی کە ئەڵێم پێکاتەکان خۆیان بە قەرزاری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەزانن بۆ پاراستنی سەرماڵیان، بۆ پاراستنی مێژوویان، بۆ پاراستنی دابوونەریت و کللتوریان و بۆ پاراستنی کەسایەتی خۆیان و خزمەتی تەواوی پێکردوون. ئەمڕۆ ئەو قەرزەی کە خۆیان ئەڵێن ئێمە قەرزاری یەکێتی نیشتیمانی کوردستانین بەدڵنیاییەوە لە ڕۆژی 11 ئەچنە سەر سندوقەکانی دەنگدان و ئەم وەفایی خۆیان ئەدەنەوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان و دەنگ ئەدەن بە لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان دەنگەکانیان خاص سندوقەکانی دەنگدانەوە بۆ ئەوەی بتوانین چۆن لە کەرکووک تاوەکەم سپاس بۆ ئێوە. دەستخۆش.